بپرسه برس لاوانت ماموندی او سروکی کتیا کمپانیان فروکوانی و گشکاریان هرما کردستانیه اول استودگی میوانه منه کاک لاوان بخیر بیت زور سپاس ممنون البته در انجام ام شر زور لاینی جان گردو تو اوی که اشکره راوستاندنی گشت آسمانی کانه کاریگری ام راگرتنی گشت آسمانی کان بتابتی لهرمی کردستان زور سپاس خوتان دزان امر وافزن بموی نوروجا گشت کان عمل لديم روجين بابلين گشت کان همی وستاوا سوانا بلایم زرمندیه کم که همو کمپانیا فروکوانی کانن اوی که دهاتن بو هرمی کردستان و عراق یاخد اوانی که با اسمانی عراق هات شویان دکرد استهم ریو خویان گوریو و زرمندی گورن حتما گشتیانی جستا خوتان زانن توشی کشی کی زور بونه دبری که فروخانه کان داخلون چاوری انجامی ام شرعین اگر هاتو بزنین کات بتوانین آن بتوان کتایی ببینن تا آسمان بکرتوه. بيجي لو بالبسالتي جنابي شت خواندارتي ديك لا جرينترين كومبانيا كان فروكوان دكي كواتا حجمي او زراره اكريبلين او عند كاريجره كلاوان ابو كاتي كي دور موضوع تعويس نكريتو خوتنا زان كومبانيا كان فروكواني زرريان زور سريعه واتوانم بلام ايما وكلو كومباني كجنابت باست كرت ايما روزانه 5 تا 7 گشتمان هبو اتوانم بلام ماوي ديمين روزا گشت كان همي وستاون زیاتر ل 8000 مسافری بس اما کانسل بوتو پوچل بوتو گشت کانیان به صورتی که عام کمپانیا کان او کمپانی ناخوی هرمی کردستان و عراقی زلمندی کی زور گورن و قربویوان زور زحمت بصراحه چون که قربیت او درج بخاینه هاتشن دم فرقان من لفرقاني هولير گیریان خواردو طبعا رنگی عندي واستاون دو فرقش من لبغداد رحله کی بيرت من ابو كتشوبه بغا ايش هلو عاسب وسلا بغايا لم دقيقة ساقصر جناب دكام كوبنوي كي جوره هي إلا بغداد لسر آستي بابل وزارة الدفاع وسلوكي دستي بابل هيئة الطيران المدني العراقي جنابي كاك بنجين واروها لجنة المشتركة أوان لوين استاد رنجا بريارك بدن لسلوي كواتشون فروك كان بندروا جرهات ويكي سجمل يبوا إسرائيل وابزان دوي ساعدوني ورو فروك خاني خوي بكاتوا منازعين تاچن آسمانی عراق سلامت دبی تا بتوانین ایمش بتوانین گشت کان سب دست بکنیم. بالام تا هما که تنبونه هاتوا که فعلا روشکت و زیکا سعیده بیتو. حتی استیجنیا اوان لکوبنوان چون اوان اجواء عراق لزتیوانا اوان توان اجواء کبین و توان قصب کن. بالام اویک رویداوا توان بالام آسمانی عراق تا امر بیانیش سلامت نبوه. اکلان هیچ جماعی که دیاری کرده ولی بردسته که روزان عراق چند زراری کردو. حتما اما بلين اويك الاجواء عبور دبه او هم نخر جماري يغنيه شو بلام گشتي كي زور ابو الاسماني عراق تيبر دبون او كاني كتيبر دبون استهر هم ريان غوريو ابو لاي بابلن شو املاش قبات ايران قباتا هم صراوته ابو لاي مصر اتوب قبرص ومصر وانجاب السعوديه دشت خوارو هي جماري يغنيه والله ما توانين بلين وكو خومان مروجانا زيات ل 250 دولار استحالين امزر مندي روجانا من هيك كوكو هلا اسمانيه كي ناخوي بله خو تزاني راوشي باردو خامناوچا باردو كي لناكاوتي كچه لبريكاتي كچه يعني بيتوا الدنياي بو ايوه دغريتوا كفعلا اگر اسمانيه عراقش بكريتوا ولا موضوع خلق بامانته بيت هاتو شبكه اما كشي كترماني حزكم غير باسي بكم كوج او كومباني اوروبي كان ياخذ اما كاجازي اوروبي من هي بويا منظمه اياسا قراري كدا بيشي شجروش كهمو هلا اسبانيا كاني اوروبي خوي عقدار كردوا كوستاني گشتكانتن بس الاسماني عراق براغن تا او كاتي اما بيتان دارينو بويا من ترسي اوماني اگر هاتو اسماني عراقش بكريتوا بويا اياساي اوروبي رنگا امر رجايا جاري هشتا ندا تاوكو فروك خان هم بين بلو عراق هميش اسماني عراق تيبر او بريار لسر شو اساسك امر لسر اويا كاسباني عراق غير امنه ودبي هر ايرلاين كسربا اتحادي اوروبي بياخذ شيء باوروبا ابي ريسك اسسمنت خوي بكا بيشو جذبه كاني بكاتو استا هاتو امرو بابلين فرخانش بوا امنات وين بتشين باوروبا بس بو معلومات تان بيس ما بتشو هش ساعات تاوكو ريسك اسسمنت اما ابروف يعني بابلين ابروف بلا اتحاد اوروبي تابتو انت على كام كون اخر بلام رنگه اما بتوانين گشتكاني اقليمي دس بكينوا اگراتو ارام باسطنبول بابلين بيروت اواني كد دبي اوان دس بكينوا بويا اما يعني اوش مال بيج ما ام نقطه رنگه بطواتي امن نبي
ڕەنگە تاخیرتر بێ مۆزوعەکە کەواتە خەڵکێکی زۆر هەیە لێرە گیریان خواردووە کە پێویستە سەفەری ئەوروپا بکەن لە ئەوروپا گەڕاونەتەوە ئەن لە ئەوروپانە بگەڕێنەوە کەواتە ئەم ئەوەی تاڵی کێشە بەوان دروست ناکاتەوە حتمەن بەڵام بێگومان بەڵام ئێمە شتێکمان کرد ئەگەرات و فڕۆکەکانمان لە هەولێر بردە دەرەوە ئێمە نەتوانم بڵێم شتێک بکەین کە بتوانین لە ئەوروپا بین بۆ نزیکترین فڕۆکەخانەی تورکیا دوای ڕەزامەندی وڵاتی تورکیا ڕەنگە ڕەزامەندیمان پێ بدا بفڕین چونکە فڕۆکەکانمان بەس بۆ ئەوەیە کە ئەڵێن ئیڤاکوێشن فلایت کە گەشتی ناچاری بۆی ئەو کەسانی کە لێرە ماون لە ڕێگەی ماردینەوە یان فڕۆکەخانەی ماردیان شێرناخەوە دایرێک بیکەین بۆ ئەو وڵاتانی کە هەمان بووە وەکو لەندەن و ئەوروپا ئەڵمانیا و دەنیمارکەوە یان خولێ ڕابێنەوە ڕەنگە ئاسانتریان بۆ بکرد لەوەی کە خۆیان بچن و بە بتاقێکی تر ببڕن و لە حدود بپەڕنەوە و ینی تا بەهێڵێکی تر ڕەنگە ئێمە ئەومان بۆ بکرێ و ئینشاءالله لەسەر ئەو کارە ئیش دەکەین ئەگە فڕۆکەکانمان بردە دەرەوە لەم دوو ڕۆژە دوایەوەی کە ڕەزامەندی سەرۆکی با بڵێن دەستەی فڕۆکەوانی عراقی لەسەر ئیشمان کردووە کە ئەو فڕۆکانە بینە دەرەوە و بتوانین کارەکانی خۆمان جێبەجێ بکەین لە ئێستاشدا کاکی لەوانت بێژگە لە وڵاتانی ئەوروپا بە هەزاران کورد لە وڵاتانی هەرێمی گیریان خواردووە پێشتر لە ڕێفڕوکەوە لە ڕێ کۆمپانیەکانەوە گەشتیان کردووە پلێتیان بڕیوە ئێستا لەوێ گیریان خواردووە لوبنان کە گەورەترین مشکلەیە لە لوبنان لە مالیزیا لە زۆر شوێنی تر ئەوە چۆن بگەڕێنەوە ئەوان چۆن قەرەبوو دەکرێنەوە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان و فەرمانگی پۆندەکانی دەرەوە لەگەڵ ئێمە لە سەرخەتم بۆی ئەگەر هەوە توانیمان یەک لە فڕۆکەکانمان بین بۆ بەسڕە کارمان لەسەرەوە کردووە ئەگەر هاتو ئەو بێ ئێمە لە خزمەتی حکوومەتی هەرێمی کوردستان و هەوڵاتیانی خۆمان دەبین کە بتوانین لێەوە خەڵکان هەم لە لوبنان هەموو مۆفەقات وەرگرتووە لە بەسڕەوە تا لوبنان و دوبەی و مەسر و تورکیا ئەتوانین بەو ڕێگای هاتچۆ بکەین بە ڕێگەی بەسڕا کە خۆتە نەزانە ئەویش ناوە ناوت فڕۆکەخانەکە دادەخرێ لەبەرەوەی ڕەنگە تۆزێ جار ئاراستەی ساڕۆخەکان بەسەر ئەویشدا بڕوە بەڵام لەوەی ناخۆشتر دووسێ کۆمپانیای ئەمریکیش گەشتیان ڕاگرت بۆ قەتەر و بۆ ئیمارات ئەوەش ینی ئەوە بەڕاستی ناخۆشە بۆ ئەو خەبەرانە ئەمە نازم ئەگەدارمیان هاتن لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا هێڵی ئاسمان یونایتد و ئەمریکان ئێرلاینز گەشتیان ڕاگرت بۆ دۆحە و بۆ دوبەی ینی ئەمەش تۆزێک ئەنی منتەقەکە تۆزی ئەوە دەکاتن بۆیە ئێمە هیوادارین کە گەشتەکان دەست پێ بکاتەوە و ئاسمان ئەمە هەموو جاوتمان هەبەس گەشت ئاسمان ئارام بێ ئەتوانین تۆزێک دەرگایك دۆزینەوە ینی گەشتەکان دەست پێ بکەین بەڵام خۆ دەزانی ئەمە هەتا ئێستا هیچ دڵنیایەک نەدراوە بە ئێمە بۆ فڕۆکەخانە ئامادەیە فڕۆکەخانە ینی من کە قسەم کردو لەگەڵ جەنابی بەڕێوەبەر ئەوان ئامادەی خۆیان شانداوە هەموو کارمەند لە دوامی خۆیان دەکەن ڕۆژانە ئەتیادی و کۆمپانی خزمەتگوزاری فڕۆکەکان ئامادەن لە فڕۆکەخانەکانی کوردستان بۆ ئێمە من فقط یاعازی ئەوەیە کە ئاسمان ببێتەوە و ئینشاءالله ئەمڕۆ سەعات دوو کە ئێستا دوایەوە کە کۆمەڵەکە تەواو بێ ڕەنگە بەڵام هەواڵێکی باشمان پێ بگا ئینشاءالله داوا دەکەین شاوەڕینە کە هەر زانیاری کە بێ سەڕاستەوە خۆم بەڵامنەرەکانمان وەردەگرین لە بەغدا بەڵام بۆ ئەوانەی کە ئێستا لە لوبنانەوە ئەتوانم بڵێم هێری ئاسمانی عراقی تۆزێک ئەوەی کرد یانی تۆزێک گەشتە با بڵێن گەشتەرانی هێناوەتەوە کاک لەمەوە قسەکانی تۆ جێگە سەرنجە لە بەرەوە زانیارینە جەنابەت بەرپرسارەتەیە خۆشت خاوەن کۆمپانیە فڕۆکەوانی کەواتە ئەوانەیە کە گیریان خواردووە ئێستا متابعە دەکەن ینی چ ئومێدێک هەیە سەرنجی چییە بۆ ئەوان من بەڕاستی ئەوەی کە بەپەلە بێ من ینی داوا دەکەم لە ڕێگەی قونسڵخانەکانی تورکیا و ڤیزە وەرگن تورکیا باشترە تۆزێک سەریعتر ئەگاتەوەی بەسڕە تۆزێ زەختی هەتا ئێستا لەسەر ماوە بەڵام من هەیوام لەو دووسێ ڕۆژەی داهاتوو بەسم بتوان بتەقانی خۆیان حەجزکەن بەڵام شتێکی تر لەبیر کرد تکتەکانیان هەمووی مافیان ناخورێ ئەوانەی کە بتاقیان ئلغا بووە هەموو گەشتیاران ئاگدار دەکەینەوە هەموو هێڵە ئاسمانەکان ناتوانن یەک تکت نەگەڕێنەوە ئەمە شتێکی زۆر ئەساس من دەڵێم وەکو خۆشمانەوە ئێمە هەمووشمان گەڕاندوتەوە بەڵام ڕەنگە تۆزێ تاخیر بێ بۆی کە پارەکە بگاتە دەستی گەشتیاران بەڵام بە پێی تکت هەمووی ئەو ڕەحلانە ئەو گەشتیارە ئەو گەشتانی کە کانسڵ بووە هەر هەمووی ڕیفاندی بۆ کراوە و گەڕاوەتەوە سەر ئەو شوێنی کەلی بڕیوە بەڵام بە مەرحەلە تا پارەکانی وەردەگرنەوە دووباسی 8,000 زیاتر تکتت کردنی هەر هەمووی ئێمە کارەسات لەوەیە ئێمە ئێستا ئەگەر خوا نەخواستا تووشی مانگی یەکی حەوت بین ئێمە بە 10,000 تکتمان بڕیوە فرۆشتمانە نەک ئێمە هەموو هێڵە ئاسمانەکان ئێمە زیاتر ڕۆژانە 30 گەشتمان لە فڕۆکەخانەی هەولێر هەبووە ئەم 30 گەشتە تۆ حسابی وکە ئەو هەموو کوردانە و ئەوانەی کە دێنەوە هەمووی تکتی بڕیوە لە ئەوروپا بۆ کوردستان دەگەڕێتەوە بۆیە یعنی کێشەکە زۆر گەورەتر دەبێت ئەو ئێستا کە ڕووی داوە ڕەنگە تۆزێکی کەمە بەڵام ئەگەر هاتوو چەند تاخیرتر بێ کێشەکە زۆر زیاتر دەبێتن و واتوانم بڵێم ینی کێشە دەگاتە سەر هێڵە ئاسمانەکانی بە تایبەتی هەند کوردانی ڕۆژاوا کە لە ئەڵمانیا وڵاتانی تر ئیقامەیان هەیە هاتوونەتە لێرە گیریان خواردووە ئەو دەبێ بەڕێگەی تورکیا سەفەرکەنەوە تورکیا ویزان پێ دەدات من بەڕاستی لەبەر ئەوان زۆر ینی دڵ ینی وەکوڵە دڵمەلایەنە بەڕاستی چکە ئەوان هەم لە سووریاوە ناتوان سەفەرکەن
چکە زۆریان بە حدودی ئیبراهیم خەلیل عفوا فیش خابوور و داخلی ئەوەی خۆیان بوونەتەوە ئەوانی کە لێرن خزم کەسیان لێرەیە و زۆربیان جوازی ترافل دکمنتیان پێ تا ئێستا ناسنامەی بابڵن جنسی ئەڵمانی و ئەوروپیان پێ نییە بۆیە زۆر زەحمەتە بۆن من ڕەنگە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ قونسڵخانەی تورکیا قسە بکە ئەگە بتوان یعنی ڕێگایان بۆ بدۆزنەوە کە ڤیزەی با بڵێن ئۆنلاینیان بۆ گرن ڤیزەیەکی سریعان بۆ کتاب بتوان بگەڕنەوە بە بڕێگەی تورکیا بەڵام چەند کەسێکشتیان ناتوانن سەفەرکەن بە تورکیا ئەمەش ینی بەڕاستی گرفتەکان زۆر ینی زۆر کەسیانی ڕێگا چارێکی تر نییە بچنە بنمونە لە بەسرە بچن لە ڕێی قەتەرەوە لە ڕێی مسرەوە نظام لە کێوە سەفەرکەن بەخوا ئەوەنە هەمووی با بڵێن ئەتوانم بڵێم زۆربەی ڤیزەی عراقیان نییە بەس ئەوەش کێشەیەکی ترە بەسەراحەت چونکە ئەوانە هاتووە ڤیزەی هەرێمیان هەیە ینی ئەمەش دەبێت حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عراقی حەلکە بۆیە کێشەکە چەند تاخیرتر بێ ئەوەندە گەورەتر دەبێت بەڵام هیوادارین لەم دو سێ ڕۆژەی داهاتوودا کێشەی وانش هەربێ ئەبیوانش دام بە خۆیان بگرن تۆزێکیان گەڕاونەتەوە من ئاگدارم محاولیان کردو بە ڕێگەی تورکیا گەڕاونەتەوە ڤیزیان وەرگرتووە ئەتوان بگەڕن بەڵام هەندێکیان هەتا ئێستا لە هەرێمی کوردستان ماون و چاوەڕێ ئەوە دەکەن کە گەشتەکان بێت و تا بتوان بگەڕنەوە بەڵام ئەوان هەموو مەکتەبیان هەیە هەموو ئیشکاریان هەیە هەمی عاسێ بوون کەواتە لەرەی گەشت و گوزاریەوە حتا لەرەی بازرگانیەوە بێژگە لە سەفەری ئەتیادی کە ئێمە باسمان کرد زۆر شتی تر لە ڕێی ئاسمانیەوە دەکرێت بەڵێ چەند زەرەری هەبووە خۆتان نەزان یعنی ئەو کارگۆی کە داهات لە ڕێگەی ئاسمانی فڕۆکخانەی هەولێر و سلێمانی هەردوو فڕۆکخانە کە ئیشی کارگۆی بە قۆت بۆ لە ساسی عراق خاستن هەولێر هەمووی وەستاوە ئەم کارگۆیە ئایا بەدیلی ئەوەی کە بگەڕێتەوە سەر وشکانی ئەڵێم زەحمەتە تۆزێت چونکە لە ڕێگەی وشکانی شۆ تۆزێ زەحمەتە حتمما هەتا ئێستا تەسیرێکی وای نەبووە چونکە هەتا ئێستا پێوە دیار نییە بەڵام ئەگە بەردەوام بێ 100% تەسیری دەبێتن ئەوەش لەناو بازاری کارگۆی باوڵن هەرێمی کوردستانە کەواتە ئەوەش دەردێکی تری کوشندەیە لە عێراقە کە لە دەرئەنجامی ئەو ڕۆژە تەسیدە لە ناوچەکەیە ئەمەش لێکەوتەوە حتمما ئێمە فڕۆکخانەکانی زەرمەندن ئەتو حسابی و فڕۆکخانانە بکە هەمووی کۆمپانی خزمەتگوزاری تدایە فڕۆکخانە بەخۆی زەرمەندە یعنی دەتوانم بڵێم چێشخانەکان زەرمەندن هوتێلەکان زەرمەندن یعنی ئێمە ئەڵێن کەرتی گەشتیاری کە دەست پێ دەکە هەر کێشەیەک ڕوئەدا هەموو جاری باسی ئەومان کردووە یەکەم کەرتە کە تووشی ئەو مشکلەیە دەبێ وە کۆتا کەرتیشە دەگەڕێتەوە سەر پێگای خۆی بۆیە کەرتی گەشتیاری بەداخەوە لە عێراق و لە ناوچەکە بەگشتی ئێمە لە ماوەی 5 ساڵی ڕۆشتوو ئێمە گەورەترین زەرمەندمان بەرکەوتووە هەموو ساڵە دەرن ساڵی داهاتوو ئینشاڵڵا تەعویز دەکەینەوە لە مەوسمێکی زۆ خراپ لە مەوسمێکی کە هاوینە کە هەموو برایەکان و هاوپشەکانم لە کۆمپانیا گەشتیارەکان چاوەڕێی ئەوە بن کە مانگی 6 و 7 و 8 قازانجێک بکەن کە زەرەری جستانە پڕکەنەوە بەڵام بەداخەوە ئەم شەڕە ڕێگەنەدا کە ئەم کۆمپانیانە کە زیاتر ئێمە لە ئەتوانم بڵێم بە هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە زیاتر ئێمە لە 2000 تا 2500 کۆمپانیامان هەیە ئەگە هەر یەکی حساب بکەی ده کارمەند تا 15 کارمەندی کار دەکات بەڵام تا ئێستا کۆمپانیای خۆشبەختانە هەموو کارمەندەکانی خۆیان ڕاگرتووە و ئێمە قسەمان لەگەڵ کردوون کە بە قۆت بن و ئینشاڵڵا ئەم جارش ئەم کێشەیەش تێپەڕ دەکەین و وەدەینەوە سەر پێ خۆ دەرەنجام هەموو کێشەکان حەل دەبێت بەڵام کاتێکی پێویستە و حەجمی زەرارەکەی پێویستە دەبێت بخەم لە نیچاندا بەهیوان مەکوتوتی دیدی ئەو کۆبوونەوە لە بەغدا کراوە دەرەنجامێکی باشە بێ بەتایبەتی یەکەم جار سەلامەتیە خۆی ئێمە بێ بڵێن لە تێڕان ئەڵێن سیفتی ئیز فێرست یعنی سەلامەتی یەکەم جارە ئەگەر ئاسمان سەلامەت نەبێ ئەمەش حەز ناکەین ئاسمان بێتەوە و فڕۆکە بە ئاسمان هاچۆ بکە و گەشتیارمە توش کێشەکە بێ چاوەڕێوانی بڵێ برای سلاوانت ماموندی سەرۆکی یەکێتیە کۆمپانیان فڕۆکەوانی و گەشتکاریان هەرێما کوردستانی گەلێکی سپاس زۆر سپاس بۆ جەنابێت زۆر سپاس